السلام عليكم. موضوعي من لسر اندوسكوبيا بابزاني اندوسكوبيا چیە؟ ئیندسکۆپی ڕێکارێکە کە پزیشکەکان کە ئەم ئامێرە تایبەتمەندە بەکاردێنن بۆ بینین و بینینی ناوەوەی ئەندامەکانی لەشی مرۆڤ و هەروەها ڤێزڵەکان و لە ئەستنەی ئەنجامدانی نەشتەرگەری یاخود دەر لە ئەنجامدانی نەشتەرگەری. مێژووی ئیندۆسکۆپی تێبێت و باسێکی لێوە بکەین. ناوی ئیندۆسکۆپی دەبرێنێکی عامە. ئیندۆسکۆپی مۆدێرن کە ئێستا داگەیشتووە کە لەگەڵ پێشکەوتنێکی بەرچاو لە پرۆسەیەکە کە لە ساڵی 1950 دەستی پێی کرد لەلایەن هارۆلد هۆپکینس و لە ساڵی 1970 بە ساڵی 1994 سیستەمی ئۆپتیک بە شێوازی ڕۆد دۆزرایەوە و لە ساڵی 1960 لەگەڵ لەلایەن کارل ستۆرزەوە لە ساڵ 1911 بۆ ساڵ 1996 سیستەمی فایبەر ئۆپتیک لایت زیاد کرا. بۆچی پێویستمان بە ئیندۆسکۆپی هەیە؟ بە شێوازێکی ئام بەکاردێت لە کاتی نەشتەرگەری ناوەوەی جستە ببینین، وەکو چاکردنەوەی برینی گەدا یاخود لابردنی بەرزی زراو یاخود لابردنی هەر وەڕەمێک بێت و هەروەها دەتوانین لە ئەستنای وەرگرتنی سامپڵێکی بچووک لە تیشوو کە دواتر دەنێردرێتە تاقیگا کە ئەمەش پێی دەوترێت بایۆپسی ئیندۆسکۆپی و لەم حاڵەتانەژە بەکاردێنرێت ئیندۆسکۆپی وەکو هەوکردنی ڕخۆڵە کە ئەسبابەکەی قۆڵۆنە یاخود هەر شتێکی دیکە کە بێتە هۆی هەوکردنی ڕخۆڵە، برینی گەدا، قەبزی درێژخایەن، هەوکردنی پەنکریاس، دروستبوونی بەردی زراو، وەرەم، گیرانی سورنج یاخود خوێنبەربوون دەردانی نائاسایی لە زێر یاخود هەبوونی هەر شلەیەکی نامۆ کە لە میزی مرۆڤە هەبێت. ئەو بەشانەی کە لە ئیندۆسکۆپیە هەن: ئیندۆسکۆپی تاوەر سیستەم، ئیندۆسکۆپی کامێرا، لایت سۆرس، ئینسوفلێتر. ئیندۆسکۆپی تاوەر سیستەم چییە؟ چارەسەرێکی سادە و کوالیتی بەرز پێشکەش دەکات بۆ وێنەگرتنی ئیندۆسکۆپی هەر یەک لە کامێرا، لایت سۆرس و هەروەها مۆنیتەر و هەروەها ئینسوفلاتەر کە بە شێوەیەکی گونجاو لەناو مۆبایل کارت بۆ زۆرترین توانای گواستنەوە بەکاردێت. بزانین ئیندۆسکۆپی کامێرا چییە؟ ئیندۆسکۆپی کامێرا لە سێ بەش پێک دێت: هێد کامێرا، پرۆسێسەر، مۆنیتەر. کامێرا هێد چییە؟ هێد کامێرا ئەو بەشەیە کە تەلیسکۆپەکەی تێدا بەستراوەتەوە کە تێیدا وێنەکە پرۆسس دەکرێت و دەنێردرێت بۆ یەکەی CCU و هەروەها ئەرکی جیاوازیشی دەتوانین بڵێن هەیە وەکو ئۆپتیکال زوم، ڕێخستنی فۆکەسکردن، ڕاگررتنی ئیمەیج. CCD کە ناوە درێژراوەکەی بریتێ لە چارجد کاپلد دیڤایس سنسەر کە تێیدا هێد کامێرا سێنسەری CCD هەیە و هەروەها CCD بریتێ لە سێنسەری کە لە کامێرای دیجیتاڵی و ڤیدیۆ کامێرادا بەکاردەهێنرێت بۆ تۆمارکردنی وێنەی وەستاو یاخود جوڵاوێ و هەروەها CCD سێنسەر وێنەکە بە شێوەی ئەنەلۆگ یاخود دیجیتال دەنێرێت بۆ CCU. CMOS سێنسەر کە ئەو سێنسەرەیە کە هەستەوەرێکی ئەلکترۆنیە کە فۆتۆنەکان دەگۆڕێت بۆ ئەلکترۆن بۆ پرۆسسی دیجیتال کە ناوە درێژکراوەکەیشی بریتیە لە کۆمپلیمنتەری مێتال ئۆکساید سێمیکۆندەکتەر. تێلیسکۆپ ئۆپتیک ئیندۆسکۆپی تەلیسکۆپ بەکاردەهێنرێت بۆ بەدەستهێنانی وێنەی خوازرا، ئەو وێنەی کە ئێمە خودی خۆمان دەمانەوێت لە شوێنێکی و لە چ پارتێکی لەش بێ کە دەمانەوێت بگیردرێت لە جستەدا بۆ ئەنجامدانی نەشتەرگەری یاخود هەر پێویستیەک کە هەبێت بۆ عیلاجکردنی ئەو پارتێک کە بە خۆمان دەمانەوێت بە یارمەتی ئەو ئیمێجەی کە دەگیرێت. تەلیسکۆپ بە پێی ئەو ناوچەی کە تێیدا بەکاردەهێنرێت ناویرێ دەنێت و هەروەها تەلیسکۆپی ڕق لە بەشی ڕقمان هەیە و هەروەها نەرمانیش هەیە. تەلیسکۆپی ڕق کە بریتیە لە
لەو تەلیسکۆپێک کە پێک یعنی دواتە پێکهاتەی نەرمی تێدا نییە کە پێک دەڵێن بەشانە ئای پارت، لایت سۆرس و لێنس. تەلیسکۆپی نەرم بریتێ لەو تەلیسکۆپی کە وێنە کە بە فایبەر ئۆپتیک وێنە و ڕووناکی ئەنجام دەدرێت بەو پێی کە لە زۆرێک لە بەشەکان دەتوانرێت بەکاربهێنرێت بەهۆی ئەوەی کە ئەو بەشە نەرمەی تێدا هەیە. ئەگەر بێت و باسێکیش لە کەپسول ئەندۆسکۆپی سیستەم بکەین کە یەکەم جار لە ساڵی 1999 بەکار هات بۆ مرۆڤ کە بەکاردێت لە ئەلکترۆن سرکت و هەروەها کامێرا گاسترۆسکۆپی کۆلۆنسکۆپی لە ناو کەپسولێکی بچووکدا دەدرێت بە تەکنەلۆژیای مایکرۆ ئەلکترۆمیکانیکی. ئەگەر بێت و باسی ئەندۆسکۆپی ئیمێج بکەین اینجا ڕۆڵدا بەش دەکرێت بەسەر چەند پارتێکدا. یەکەم دانا گاسترۆ ئەندۆسکۆپی، لاپارسکۆپی و هەروەها سیستۆسکۆپی و هەروەها بەشەکانی دیکەش. گاسترۆ ئەندۆسکۆپی دابەش دەکرێتە سەر گاسترۆ ئەندۆسکۆپی و هەروەها کۆلۆنسکۆپی و هەروەها لەگەڵ سیگمۆیدۆسکۆپی. in general ئەو ئۆرگانانەی کە لەوەیە چۆن ئاڵی ئیمێجی بۆ ئەکرێ وەکو دوودینە یاخۆ هەروەها کۆڵۆن، ڕێکتەم، ستۆمەک و هەروەها کە تێی دایگنۆس و تریتمنتی بۆ دەکرێت و هەروەها هەدەف لەوەیە بریتێ لە دایگنۆزکردن میوکسال ریسێکشن، ئەبیلیشن تێراپی و هەروەها بایۆپسی و هەروەها ئەو ئیشەی کە لەوێ ئەکرێت بە یارمەتیدانی کۆمپیوتەر کە لەوێ ئەکرێت کە بریتێ لە ئەنەتۆمی کلاسیفیکیشن و هەروەها ئەو نەخۆشیانی کە کلاسیفیکیشنیان بۆ دەکرێت و هەروەها بە 3D ریکۆنسترکشنی بۆ دەکرێت و هەروەها لە بەشی لە لاپارسکۆپی کە ئەو بەشانی جستەکە تێیدا دەتوانێت ئیمێجی بۆ بکرێت لەلایەن ئیندۆسکۆپیە وەکو جەرگ، پەنکریاس و هەروەها میزەڵدان و هەروەها هێلکەدان و منداڵدان و هەروەها لەویە سێژێریکەڵ دایگنۆسیس و هەروەها تریتمنتی بۆ دەکرێت. هەدەف لەویە بریتێ لە دایگنۆزکردن سێژێریکەڵ ریموڤال و هەروەها بایۆپسی. ئەو بەهۆی کۆمپیوتەرە کە دەتوانرێت تۆڵ سیگمنتیشنی بۆ بکرێت و هەروەها تۆڵ تراکینگی بۆ بکرێت بە 2 دایمێنشن و 3 دایمێنشن فیوژن بکرێت و هەروەها ئەنەتۆمی دیتێکشنیش بکرێت. لە بەشی سیستۆسکۆپی و یوریتێرسکۆپی کە بەکاردێت بۆ میزڵدان کە تێیدا دایگنۆسیس و تریتمنتی بۆ دەکرێت و هەروەها هەدەف تێیدا بریتیە لە دایگنۆسیسکردن و هەروەها TURBT کە کورتکراوەی ئەوەیە کە تێیدا بڕینی ئەو وەڕەمەی کە لە میزڵداندا هەیە و هەروەها ئەبیلیشن، لیزر تریتمنت ئەند بایۆپسی و هەروەها بە یارمەتی کۆمپیوتەر دەتوانێت کە 2 دایمێنشن و 3 دایمێنشن کارتۆگرافی بۆ بکرێت و هەروەها کیدنی ستۆن سیگمنتیشن بکرێت و هەروەها ستۆن سایز وەک چۆن ئەڵێ قەبارەی بەردەکە بزانین و هەروەها بەشەکانی تری ئەندۆسکۆپ کە دەتوانرێت بەکاربهێنرێت بۆ نازۆفارینکس، لارینکس، تریکیا و هەروەها جوین کە تێدا لەوێش دایگنۆسیس و تریتمنتی بۆ دەکرێت و هەدەفەکەیش تێدا دایگنۆسیسە و هەروەها سێژێریکەڵ ریموڤال یاخود بایۆپسی و هەروەها کە تێدا ئەویش بە یارمەتی کۆمپیوتەر تیومەر کلاسیفیکیشن دەکرێت و هەروەها نێرڤ دیتێکشن دەکرێت و هەروەها لیژن دیتێکشن دەکرێت.